سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. وەزارەتی تەندروستی ئاماری چاکبووانی هەرێمی کوردستانی دەربارەی کۆرۆنای نوێ بڵاو کردەوە و تا ئێستا 318 توشبووی کۆرۆنای نوێ چاک بوونەتەوە. 55 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنای نوێ بوون و لە 24 کاتژمێری ڕابردوودا هیچ توشبوویەکی ئەم ڤایرەسە گیانی لەدەست نەداوە. يا جماعة دلوقتي احنا 3 بنات بندرس طب أسنان في أرمينيا. المهم أنا وبنت کچە قوتابیەکی میسری لە ڕێگای سۆشیال میدیاوە ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە هاوڵاتیانی خۆی دەدات وەک لە حکوومەتی میسر. ژمارەی گیان لە دەستدان بە کۆرۆنای نوێ لە جیهان 200,000 تێپەڕاند و ڕێکخراوی تەندروستی جیهانی دووپاتی دەکاتەوە کە هیچ بەڵگەیەک نییە چاکبووان لە پەتای کۆرۆنای نوێ جارێکی دیکە تووشی پەتاکە نەبنەوە. توشبوویەکی دیکەی پەتای کۆرۆنای نوێ لە هەولێر چاک بووە و کۆی ژمارەی چاکبووانیش گەیشتە 157 کەس. وەزارەتی تەندروستی ئاماری 24 کاتژمێری تایبەت بە ڤایرەسی کۆرۆنای نوێی لە هەرێمی کوردستان بڵاو کردەوە و ڕای دەگەێنێت 891 پشکنین ئەنجام دراوە و دەرەنجام 3 توشبووی نوێی کۆرۆنای نوێ تۆمار کران. وەزارەتی تەندروستی ڕاشی دەگەێنێت ئێستا 1809 هاوڵاتی لە کوارانتینەکان ماون. ئاماری گشتی توشبووانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتووەتە 344 کەس و لەو ژمارەیەش 318 چاکبوونەتەوە و 4یشیان مردوون و ئەوانی دیکەش هەمویان لە ژێر چاودێری پزیشکیدان. لە عێراق 55 کەسی تر تووشی کۆرۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی عێراقی ئاماری نوێی تایبەت بە ڤایرەسی کۆرۆنای لە عێراق بڵاو کردوتەوە و تیایدا ئاشکرای کرد کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 55 کەسی تر تووشی کۆرۆنای نوێ بوون و بەمەش کۆی گشتی توشبووانی کۆرۆنا لە عێراق گەیشتوتە 1763 کەس. هەروەها وەزارەتی تەندروستی عێراق ئەوەشی ئاشکرا کردووە کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 20 توشبووی دیکەی کۆرۆنا و بەمەش ژمارەی چاکبووان لە عێراق گەیشتوتە 1224 کەس. وەزارەتی تەندروستی عێراق ئەوەشی ئاشکرا کردووە کە لە 24 کاتژمێری ڕابردوودا هیچ توشبوویەک لە وڵاتەکەدا گیانی لەدەست نەداوە. لەگەڵ دەستپێکردنی پەتای کۆرۆنا زۆربەی ئەو وڵاتانەی کە گرنگیان بە هاوڵاتیانی خۆیان دەدا لە دەرەوە هەرێمی کوردستانی یەکێک بوو لەوانە کە ئێمە چەندین ژمارەیەکی زۆر قوتابی لەسەر ئەرکی خودی یان لەسەر فەرمانی خودی سەرۆکی حکوومەت ڕاگەیاندرا کە دەبێت بگەیەنرێنەوە وڵاتی خۆیان کە بەشێکیان لە قۆبرۆز بوون، بەشێکیان لە وڵاتی ئەرمینیا بوون، بەشێکی تر لە چەند وڵاتێکی ترەوە ڕێگەیان بۆ دروستکرا تا بێنەوە شوێنێک و لێەوە هێنایانەوە کوردستان. بۆ ئەو مەبەستە یەکێک لەو کچانەی کە ڕەفیقی یان بڵین لە هەمان ژووری ئەو کچە کوردەیە بوون کە بە فڕۆکەکەی ئەرمینیا لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت گەڕایەوە. ئەو کچە قوتابیە میسریە و لە ڕێگای سۆشیال میدیاوە ڕای دەگەێنێت حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە هاوڵاتیانی خۆی دەدات وەک لە حکوومەتی میسر. السلام عليكم يا جماعة. دلوقتي احنا 3 بنات بندرس طب أسنان في أرمينيا. المهم أنا وبنت خالتي مصريين وبنت صاحبتي كردية من العراق عايشين مع بعض. والله العظيم احنا كنا قاعدين مع بعض عادي جدا، فجأة الطيارة يعني وصلها خبر من الطيارة كمان ساعة. أنا كنا قاعدين مع بعض عادي، قمنا يعني كلنا اتخضينا جدا يعني. والسفارة هما كانوا باعتين للسفارة زينا بالظبط زي ما كنا احنا باعتين للسفارة، بس الفرق بيننا وبينهم ان السفارة بتاعتهم بتقدر ولاد بلدها. ردوا عليهم ووعدوهم انهم هيردوا عليهم في اقرب وقت، وردوا عليهم وقالوا لهم الطيارة بعد ساعة. هي دلوقتي الساعة بتوقيت ارمينيا الساعة 4، هي الطيارة الساعة 6. 90 طالب يعني عشان اللي بيقولوا العدد 90 طالب بعتوا طيارة وقمنا ظبطنا معاها الشنطة وراحت المطار دلوقتي. يعني انا بجد زعلانة قوي، زعلانة قوي. احنا نفرق عن الناس دي ايه؟
يا جماعة بجد بجد الوضع صعب، أنا صعبان عليا نفسي أوي. هو إحنا أحسن منهم في إيه؟ يعني إحنا أحسن من طلاب دولة العراق أو كردستان في إيه؟ ليه بلدنا ما بتقدرناش ليه؟ مع العلم إن هما صاحبتي، اقسم بالله الكلام اللي بقوله ده مش كذب، والله العظيم صاحبتي اللي قاعده معايا، قاعده جنبي في الاوضه، راحت من غير ما تدفع ولا مليم، وهتقعد في الحجر الصحي 14 يوم من غير ولا مليم، اي حاجه من غير اي فلوس. يعني هي دوله كردستان او العراق احسن مننا في ايه؟ بتحب ولادها اكتر مننا، ولا احنا عملناش قيمه، ولا ايه بالظبط؟ گومان ئەم پەتایە یعنی بارودۆخێکی زۆر ناخۆشی دەرونی بۆ زۆربەی دانیشتوانی گۆی زەوی دروست کرد کە تەنانەت ئەو کەسانی لە ناو ماڵی حاڵی خۆیان نابوون و لەگەڵ خێزانەکەیان نابوون هەستیان بە دڵتەندی دەکرد و نەشیان دەتوانی ڕۆژانە کاروباری خۆیان جێبەجێ بکەن. بەڵام ئەگەر هات و خۆت بێنیتە جێی قوتابیەک کە لە وڵاتێکە پەتاکە لەوانێ زیاتریش بڵاو بێتێ و ترسێکی زۆریشی بۆ دروست کرد بێتن، بەڵام حکوومەتەکەی هاوکار نەبێت لە گەڕانەوە. و شتێکی تریش هەیە زۆربەی زۆری ئەو وڵاتانە کاتێک کە ئەگەر هات و تیارەیەکیشت بۆ ڕێک بخەنەوە جگەلەوەی کە تۆ قوتابیت و لەوێ ئەخوێنی، جگەلەوەی کە کری تیارەکەت لێ دەستێنن کە دێتیشەوە ئەو ماوەی کە بۆ کوارنتین دانراوە تۆ بێ لەسەر پارەی خۆت لەسەر حسابی خۆی لە کوارنتینەکە بێنێتەوە کە خۆشبەختانە بۆ قوتابیان ئەوانەی کە بە فڕۆکە هێنرانەوە، ئەوانەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت لەسەر ڕاستپاردە و فەرمانی خۆی جێبەجێ کرد، هەمویان بە ڕێزەوە پێشوازیگران لە فڕۆکەخانە، پاشان شوێنی تایبەتیان لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیەوە بۆ دابین کرابوو، لەلایەن پارێزگاکانەوە بۆ دابین کرابوو، هەر قوتابیە و لە پارێزگای خۆی بێ ئەوەی دینارێکیان لێوەربگیرێ ئەوانە ئێستا لە فندقەکان لە ئوتێلەکان کوارنتین دەکران. پاشان بە تایبەتی ئەمانەی ئەرمینیا کەوەکو ئەو خاتونە میسرێ باسی دەکا، ئەو قوتابیە میسرێ کە بە گریانەوە باسی دەکا، ڕەفیقەکانی ئەوان خۆشبەختانە کوردەکە ئێستا لە یەکێک لە هوتێلەکانی هەرێمی کوردستانە و خزمەت دەکرێت هەتا ماوەی کوارنتینی خۆی تەواو دەکا، کە ئەمەش نیشانەیەکە کە ئێمەی هاوڵاتی هەرێمی کوردستان دەبێت پێمان خۆش بێ و دڵمان پێی خۆش بێ. با بچینە سەر ئامار و داتاکانی هەرێمی کوردستان. پێش کەمێک بەڕێز وەزیری تەندروستی لە ڕێگەی بەیاننامەکەی ئاماژەی بۆ کرد کە لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 800 پشکنین کراوە. لە سەرجەمی ئەو پشکنینانە ئەوە بوو کە لە دوێنێژ لە پێشهاتەکان کە لەگەڵ هەر کەیسێکی پۆزتیڤ وەزارەت لە ڕێگەی بەیانێکی کوردیشەوە پێی ڕاگەاندین کە لە هەولێر حاڵەتێک و لە سلێمانیش دوو حاڵەتی تر هەبوو، کەواتە کۆی ژمارەکان لە هەرێمی کوردستان کۆی توشبووان لە سەرەتای سەرهەڵدانەوە گەیشتە 344 کەس. لەم ژمارەیە 318یان چاک بوونەتەوە و چوونەتەوە ناو ماڵ و حاڵ و کەسوکاری خۆیان، بەداخەوە 4 کەس جانی لەدەستداوە و هەروەها ئەوانەی کە ئێستا لە ناو نەخۆشخانەکانن بە توشبووەکانی دوێنێشۆیان بڵین لە 24 کاتژمێر ڕابردوو ژمارەیان 22 کەسە کە ئێستا لە ناو نەخۆشخانەکان چارەسەری تایبەت وەردەگرن لە ژێر چاودێری پزیشکان بەو هیوایین کە ئەم ژمارەیە زیاد نەکە، حاڵەتی نوێمان نەبێ و ژمارەی چاکبووەکانیش زیاد بێتەوە، ئەوانی کە ئێستا لە ناو نەخۆشخانەکانن کەم بێتەوە ژمارەکەیان و بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵی خوان و لەم مانگە پیرۆزەیە بتوانن بەربانی خۆیان چێژ لە مانگە پیرۆزەکە وەربگرن. بە نیسبەت پارێزگاکان ئەگەر ئێستا تەمەشاکەین لە پارێزگای سلێمانی 4 نەخۆش لە ناو نەخۆشخانەکان ماون، لە پارێزگای هەڵەبجە 2، لە پارێزگای هەولێر 13، لە دوهۆکیش 3 حاڵەت کە ئەو 3 حاڵەتە تازە دەستنیشان کراون بۆ ئێستا لە ناو نەخۆشخانەکان ماونەتەوە و لە هەولێریش بەرەو پێشچوون لە ژمارەی چاکبووان خۆشبەختانە ئەویش لە زیادبووندانە ئەم ڕۆژ حاڵەتێکی تر چاک بۆ و ڕۆیشتۆتەوە بۆ ماڵەوە کەواتە ئێستا لە هەولێر تەنها 13 کەس لە خەسخانەکان ماوەتەوە چونکە لەو 170 توش بووە 157یان چارەسەریان وەرگرتووە و چوونەتەوە ماڵەوە. ئێستا لە ناو کەسوکاری خۆیانیان تەنها یەک حاڵەتی نوێ هەبوو کە لە بەحرکە ئەویش ئەو خاتونە بوو کە خزمێکی یان کەسێکی نزیکی خۆی پێشتر توش بوو ئەوش لە کوارنتینەکان کە پشکنینی بۆکرا دەرچوو پۆزتیڤە. لە پارێزگای سلێمانی لە کۆی 134 توش بوو 126یان چارەسەر کراون، 4یان لە دەستدان هەیە. ئێستا تەنها 4 نەخۆش لە نەخۆشخانەی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنای نوێ لە سلێمانی چارەسەر وەردەگرن، چونکە وەکو زانیمان لە 24 کاتژمێری ڕابردووتە بەداخەوە 2 حاڵەتی تر هەبوو، هەموو وای کرد کە ژمارەی ئەوانی کە لە ناو نەخۆشخانەکەیان ماون بەرز بێتەوە بۆ 4 کەس. لە پارێزگای دهۆک
لە پارێزگای دووهۆک لە سەرەتاوە تا ئێستا 18 حاڵەت هەیە ئەو 18 حاڵەتە 15 چاک بووە و بۆ ماوەیەکیش زیاتر لە 48 کاتژمێر بۆ ماوەی 72 ساعتیش ئەو شارە هیچ نەخۆشێکی تێدا نەبوو بەڵام دوجار سێ حاڵەتی تر لەوێ دەستنیشان کرا کە ئێستا ئەوان لە ژێر چاودێری پزیشکیدان بە هەمان شێوە چارەسەر وەردەگرن و هیوادارین هیچ حاڵەتێکی تر نەلەوێ و نە لە هیچ پارێزگایەکی تری هەرێمی کوردستان دەستنیشان نەکرێ و دەشبێ بزانین ئێستا حاڵەتی خۆمان ئێستا چۆنە هەر بۆیش ئەمڕۆ کە میوانێکی تایبەتمانەیە کە ئەوش بەڕێز وەزیری تەندروستیە ئەو لەگەڵیا زیاتر باسیوەکە ئیستا ئێمە لە چ قۆناغەکەین پارێزگای هەڵەبجە لە سەرەتاوە تا ئێستا 22 حاڵەتی هەبووە 20یان چارەسەرکراون چوونەتەوە ماڵەوە تەنها 2 حاڵەتیان لە ناو نەخۆشخانەکانمانەوە ئەمە بەگشتی ئەو ژمارانن کە لە هەرێمی کوردستان تا ئێستا لە سەرەتای سەرهەڵدانەوە تا ئێستا بۆیە من پێم خۆش ئێستا بزانین ئێوەش بزانن بارودۆخی هەرێمی کوردستان لە چه حاڵتێکدا ئێمەی هاوڵاتی چی بکەین چ شتێک جێگای هێشتا مەترسیە ئەویش ئەو پرسیارانەی کە لە دڵی ئێوەشایە و کە منیش ئەمەوێت لێ بکەم کە لە خودی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین دکتۆر سامان دووبارە و سێبارە بەخێر بێ بۆ ستۆدیۆی کۆڤید ماندوو نەبی بە ڕۆژ هیلاک و خەریکی ئیش و کار و ئێمە شەوان واز لێ نایەنین حەزمان لێ بۆ بینەران و بۆ هاوڵاتیانیش زانیاری زیاترمان پێ بدەین سەرەتا دەمانەوێت بزانین ئێمە ئێستا لە چ قۆناغێکی پەتاکەین وەکو هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی زۆر سپاس سەرەتا شەوتان باش و ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان و زۆر سپاس و لە هەرێمی کوردستان و لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست پیرۆز بێت سەبارەت بە ڕۆژی کۆرۆنا لەسەر ئاستی جیهان بە شێوەیەکی گشتی بۆ وەکو هەموو جیهان بەرەو کۆنتڕۆلکردن و هاتنە خوارەوە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بە شێوەی ریجینال یعنی شوێن بۆ شوێن جیاوازی هەیە لە زۆر شوێن بەرەو کەمبوونەوە دەچێت بەڵام هەندێک شوێنی نوێ تا ئێستاش بەردەوام لە بەرزبوونەوە و هەڵکشاندایە وەکو دەبین بە تایبەتیش لە وڵاتی ئەمریکا و لە دەوروبەری ئێمە ئێستا دەبینین لە تورکیا لە سعودیا لە پاکستان لەو ڕۆژەڵاتی ناوەڕاست یعنی تەنانەت نەگەیشتنەوە لووتکەی کێرڤەکەش ئەوانی هێشتا یاشتار لە هەڵکشانە لە هەڵکشانە بڵێ بە شێوەیەکی ڕێژەیی زۆر ژمارەکە زیاد دەکات بەڵام ئێستا ئەوەی وڵاتە نوێیەکان کە لەم هەفتەیە کۆتاییدا بە ڕێژەیەکی خێرا و سریع ڕوو هەڵکشانی کرد بە بەنسبەت هەرێمی کوردستان بۆ ئێمە گرینگە وڵاتی کە لە ڕۆژەڵاتی ناوڕاستین ئێمە لە وڵاتی تورکیایە سعودیایە و لە وڵاتانی ئاسیاش وڵاتی پاکستان و چەند وڵاتێشتر دەبینن لە عێراقدا ڕێژەکان زۆر کەم نەبووتەوە ئەمڕۆژ 55 حالەتی تر هەبووە جیاوازیەکە جیاوازێکی زۆر نییە بەڵام هەر لەو ڕێژە مستەقیمەیە کە دەتوان بڵێم لەو پێشتر گوتمان لەو چەماوە ئاسۆیەیە باشە ئەوەی کە هەیە ئێستا ئەوەی لە هەرێمی کوردستان و لە عێراق ناوی لێدەنرێ شەپۆلی دووەم یان هەر تەکمیلەی ئەوەی یەکەمە ناتوانین بڵین شەپۆلی دووەمە چونکە ئەم دەرچوونانە هەمووی لە کۆمیونیتی ترانسمیشنیان لە گواستنەوەی ناو ڤایرۆسەکانی کۆمەڵگەیە هەر لە شەپۆلی یەکەمە و لە هەرێمی کوردستانیش کە ماوەی 6 ڕۆژ بوو تا پێرێکە هیچ حالەتێک نەبوو 6 ڕۆژ بوو بەڵام ئێمە پێشترش گوتمان پێویستمان بە بەلایانی کەم حسابکردنی دوو ماوەی شەپۆلی هەیە کە گوتمان هەر شەپۆلێکە گەر 14 ڕۆژ ڕۆژی بە دڵنیایەوە دەمانتوانین بڵین بە تەواوەتی ئەم ڤایرۆسە نەماوە ئەو کات بەڵام ئێمە لە تەنها 6 ڕۆژ هیچ حالەتێک تۆمار نەکرا لەگەڵ بەردەوام بوونی پشکنینەکان بەڵام بەداخەوە حالەتی تر هەبوو بەڵام ئێستاش ناتوانین بڵین ئەمە شەپۆلی دووەمە ئەمە هەر پەیوەندی بە حالەتەکانی پێشوو هەیە بە تایبەتیش لە حالەتەکان کە هەندێکیان گەشتیار بوونە هەندێکیان لە کەرانتین بوونە هەندێکیان بەرکەوتە بوونە لەو حالەتانەی کە لە ڕۆژانی دوێنێ و پێرێکە سەری هەڵدا 7 حالەت بۆیە ئێمە ئێستا لە دووهۆک بووە نییە یەکەم جار حالەتی یەکەم بەداخەوە کە پزیشکێکی هاوکارمان بوو لە دهۆک دواتر هەم ئەم پزیشکە بە ڕێزە خۆی نەخۆشەکەی گومانی لێ کردبوو ئەم نەخۆشەش دوای پشکنین بە دۆداچونێکی زیاتر نەخۆشەکە و نەوەیەکی ئەم نەخۆشە یانی بوونە سێ حالەت لە ینی خۆی لە چارەسەرکردنی کۆرۆنا بوو ئەو پزیشکە بە ڕێزە یان لە شوێنێکی سپاسی بکەم کە بە هەڵوێستێکی زۆر مرۆڤ دۆستانە دیارە لە ماوەی قەدەغی هاتووە خۆی چوە سەردانی ئەم نەخۆشەی کردو لەبەرەوەی نەیتوانێت بێتە دەرەوە سەردانی کردو چارەسەری کردووە
وەکو گومانێک کە گومان دەگرێت بەڵام هێشتان بەرکەوتەکان و ئەو کەسانێک کە پەیوەندی هەیە بەڵام وەکو گومانێکی زۆر سەردانی کردووە و چارەسەری پێویستی کردووە ئەمە داخلی کردووە دواتر خۆشی دیارە وەکو گومان لێکراوێک نیشانەیەکی سادەی هەبووە لە پشکنەکە دەرچوو ئەم نەخۆشە و بەرکەوتەکانیشی دیارە لە نەوەیەکی ئەم بەڕێزش منداڵێک بوو ئەوە لە دهۆک لە هەولێر حالەتێکی دوێنێ هەبوو تازە باست کرد ناگەڕێمەوە سەری کە ئەمیش هەر بەرکەوتێک توشبێکی پێشووە لە کەرنتین بوو ئەمە نیشاندەری باشە کەرنتین و گرنگی و ئەهمیەتی کەرنتین پیشان دەدات چونکە خوانەکە ئەگەر ئەمە لە کەرنتین نەبا ئێستا ڕەنگە شوێنێکی زۆر چەند گەڕێکێک و خانەوادە و لە سلێمانی بە هەمان شێوەی ناحی ڕزگاری قوتابی بۆ ئەویش هەر یعنی نەچوو بۆ ناو خەڵک ئەمیش لە کەرنتین بووە بڵێ ئەمیش دوای ئەوەی کە گەڕاوەتەوە لە ڕێگەی ئەو قوتابیانی لە دەروی وڵات ئەمە حالەتەکانی هەرێمی کوردستان ئێمە دەتوانین بڵێن ئێستش لە بارێکی ئاسۆی زۆر باشدایە ئەگەر تایملاینەکەی هەبێ یان وەزانم ئەوە هاوڵی بەڵێ ئەنی ئەمە هێشتا ڕاستە بەرز بوونەوەی بڵێ بەڵێ عفو فەرموو لە سەرەتای مانجی ڕابردووەوە دەستی پێکرد ڕاستە بەرەو زیاد بوون بڵ بەڵام زیادبوونەکە زیادبوونێکی دەتوانم بڵێن بە تموحی ئێمە بووە وەکو سیستەمی تەندروستی وەکو حکوومەت هەرێمی کوردستان ئێمە هەوڵمانەوە بۆ هیچ نەبێت بەڵام کە هەش بێت بەلێشا و تەشەنەکردن و وەبا نەبێت ئەمە ترسناکەکانمان لەوە بوو لە ڕووی زانستی پەتازانیەوە ئەو کێرڤەی وڵاتی ئێمە لە کێرڤە هەر باشەکانە لە چاو زۆربەی وڵاتان پێشتریش باسمان کرد لەو هەوڵان کە لەو کێرڤەدا پێڕابگەن چکە کۆنتترۆلکردنی ئەم کێرڤە ئاسانە بەرەو خوارەوە بهێتەوە ئاسانیەکەی لەوەیە کە دەتوانی بەرکەوتەکانی ئەو کەسانەی لەگەڵینە کۆنتاکت تریسینگ باشتر بکەی دەتوانی پێڕابگەی بە پشکنینی هەرەمەچی و کۆمەلگا زۆربەی شوێنەکانی کۆمەلگا اینجا بە هەموو فی ئەجیاوازەکان ترسناکی لە شوێنێک یان لە گروپێکی کەسان زیاترە لە گروپێکی تر و سیستەمی تەندروستیش پێڕادەگات لە ڕووی چارەسەریەکەشی چونکە ئەمە کۆرۆنا تەنها مەنعکردن نییە ئەوە نەخۆشە و دەبێت چارەسەر بکرێت خوانەکە ڕێژەی مردن ڕێژەی مۆرتالتی و مۆربیدیتی ڕێژەی پەککەوتن کەم بکرێتەوە بۆیە هێڵکاریەکی باشە و دەبینن ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان کە نزیکەی زیاتر لە دە ڕۆژ دەبێت ئەم چەماوێ هێڵە زەردەکە کۆی گشتیە هەولێرە هەولێرە بەڵێ ئەو هێڵیان هەولێرە زۆربیان بە کۆی گشتی توانین بڵین چەماوەکان بە ڕاستی دەڕوا ئەوە کە پێی دوترێ پلاتووەنیە بە زمانی فلاتنینگ ئەمە لە ڕووی پەتازانیەوە ئەم نەخۆشانە چارەسەر دەبن و دەردەچنەوە زۆر بەشیان دەرچوونە 300 نەخۆش چارەسەر بووە ئەگەر حالەتی نوێ نەبێت پشکنین و تیمەکانی ئەکتیڤ سێرڤیلانس زیاتر چالاکتر دەبن بە دوای گەڕانیان و تونند و تۆڵتر ئیجراعاتەکان دەکرێت چونکە کە مسۆگەری ئەوەت کرد لە ناو کۆمەلگا ئەم ڤایرۆسە نامینێ ئەو حالەتەیان زیاتر دەچی ئیجراعات لەسەرەوەی دەکەی جارێشتر نێتە ناو کۆمەلگا اینجا لە ڕێگەی گەشتیارە جم و جۆڵە هاتچۆی نێوان شارەکانە دەتوانانی بڵێن لە ناو کۆمەلگا بەرەو ئاساییکردنەوە دەچێت بەڵام ئەگەر ئەمە ئێستا بڵین هێشتا بە تەواوەتی ئەم وەزع بە تەواوەتی 100% کۆنتترۆل ناتوانین چونکە زووە کاتی پێویستە بەڵێ نمونە بێنینەوە دکتۆر جان ئەوەی کە لە دوهۆک ئەوان تەعاان پارێزگای دوهۆک و لایەنە پەیوەندی دارەکانی ناو دوهۆک ویستیان ڕێزلێنانێ بکەن بۆ پزیشکان بۆ کارمەندان بۆ هێزە ئەمنیەکان بۆ ئەو کەسانی کە هیلاک بوون بۆ هەموو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەموو ئەو کەسانی کە بێ و لە کاتێکیشدا بوو کە نەخۆشخانەکانیان بەتاڵ بوون لە نەخۆشیەکانی کۆڕۆنا بەڵام بەداخەوە چەند کاتژمێرێکی نەبرد حاڵت لەوێ دۆزرایەوە کەواتە بابینە سەر ئەو خۆناغا ینی ڕێزلێنانەکە بەجێ خۆی بەداخۆکە هەندێک هاوڵاتیش خۆشی دەربڕینەکان بە شێوەیەکی زۆر خەتەر بوو ئەو زەرەرەی لە دوهۆکیاندا کۆڕۆنا ئەو زەرەرەی تا ئێستا نەدا بوو بینە سەر ئەوەی کە مەسەلەن ئێمە کەی بە تەواوەتی یان بە چ شێوازێک دەتوانین دڵمان زۆر خۆش بێنی کە بڵین پرسیارێکی لە جێگای خۆیتی جارێ بەداخەوە ئەوەی ڕوویدا لە دهۆک ئەوە ویستی کەس نەبوو و بە تایبەتی لەلایەنی تەندروستی و کەرتی تەندروستیەوە ئەمە بەرنامە و پرۆژەی تەندروستی نییە چکە ئێمە وەکو لایەنی تەندروستی ئەگەر ئەمەش ڕابگەین وەک حکوومەت هەرێمی کوردستان ڕادەگەینین چونکە جیاوازی نییە لە هەرێمی کوردستان لە نێوان هەر شار و شارێچکەیشتر تەنانەت لە قەزایەکی بچوو بگرە لە زاخۆ یان قەزایشتر لە هەر شوێنێشتر لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر لە قەزای سۆران لە هەر قەزا و ناحەیە گوندێکی بچووک بێ شارێکی گەورە بێت هەموو هەرێمی کوردستان بەیەکەوە ڕاگەیاندنی کۆنتترۆلکردن ئەمەش لە مێژە ئەومان باس کردێک کە پێویستمان بکاتە
کاتی بێ بەداخەوە دیارە ئەندێک دیاردەیەکی ناخۆش ڕوویدا لە دۆک ئێمە دڵنیاین لەوەی کە ئێستاش ماوە پێویستە و دڵنیاین لەوەی کە ئەم ڤایرۆسە تا ئێستاش بوونی هەیە و ئێمە دەبێت ئەوەش بڵین کە تا ئێستا نەخۆشمان شوانەکان ماوە هاوڵاتیمان هەیە لە کەرنتین اینجا ئەو هاوڵاتیانەی لە گەشت هاتوونەتەوە یان بەرکەوتنە ئەوە تا حالەتەکەی بەڕێزت باس کردەوەی دوێنێ خۆی لە کەرنتین بۆ بەرکەوتەیە و لە هەمان کاتدا بەرنامەی گەڕان بە دوای حالەتەکانیش تا ئێستا ماوە و بۆیە زووە جارێ بڵین و ئەوە دەلالت لەوە ناکە کە حالەتێکت نەبوو ئەمڕۆ بەیانی چەند ڕۆژێک کە مەترسی نەماوە نەخێر مەترسی ئەم نەخۆشیە هەیە چونکە بۆ هەیە ئەم نەخۆشیە جیاوازی ئێستای ئێمە لەگە مانگێک یان مانگونیەک پێشێستا جیاوازیەکە ڕەنگە من دەتوانم بڵێم ترسناچی بڵاوبوونەوە نەک ئیجراتەکان زۆر باشترە ئێستا ئامادەکاریەکان باشترە قووەتی یان هێزی کاری تەندروستی بۆ ڕوبەڕووبوونەوە باشترە هەم لە ڕووی ژمارە هەم لە ڕووی کوالتی هەم لە ڕووی پێداویستی و ئامێر و تەنانەت شارەزاییشی ئەمە باشترە زۆر باشترە بەڵام ترسناچی گواستنەوەی ڤایرۆسەکە کەم نەبووتەوە لەبەر ئەوەی ئێمە لە وڵاتانی دەوروبەرمان ئێستا زیاتر لە 200,000 بەس لە دەوروبەری هەرێمی کوردستان حالاتێ ئەوەتە لە تورکیا و لە عێراق و لە ئێران و ئینجا لە سەر ئاستی جیان دەست بەجێکردنەوەی هەموو شوێنێک و وەکو ئەوەی حالەتێکی پێش کۆڕۆنای لێ بکەوە بە خلالی چەند ڕۆژێک ئەمە بە دڵنیاییەوە ترسناچی دروست دەکات و ئەو ماوەی پێشوشکە کارت کرد بێ لەسەرێت هیچ گرنتیەکی ئەوە ناکە کە تۆ جارێککە ڕێگە لەو ڤایرۆسە بگری بۆیە ئەمە لە ڕووی حالەتی ترسناکێکەوە بەڵام ئەوەی بەڕێزت گوتت کەی دەتوانین ئێمە دەتوانین بڵین ئەگەر بێت دکتۆرجان ئەوە لێرە ئەوە تایملاینەکەی دۆکە لە ڕووی ژمارە ئەگەر ئێرە ئەو مەسافێت تەمەشاکەی هەمووی سفرە ینی زۆر ینی دڵخۆشیێکی زۆر بوو بەڵام لەپڕ هەبوو حاڵەت هەبوو ینی ئەوە تەفسیری هەر ئەوەیە کە ئەم ڤایرۆسە هێشتا یعنی احتیمالە نەخۆشەکە لێرە ڤایرۆسی هەبووبی نەدۆزراوەتەوە ئەوە فاکتەرێک فاکتەری دووەم احتیمالە نەخۆشەکە نەیبووە بەڵام لێرە دەبتە پۆزتیڤ یعنی بۆیە تا ئێستاش بە تایبەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی لە داوم دەستگاکان و لە نۆنگەکانی حکومیان نۆڕینگەی تایبەت کاتێک گومان لێکراوێک گومانی لێ دەکەن لە نیشانەکانی لە هیستریەکەی سەوابقی ئەوانە بۆیە لەبەرەوەشە کەرنتین 14 ڕۆژ دەنرا ئەو ماوەیە بەلایانی کەمە خۆی مەحالەت هەبوو لە 14 ڕۆژ زیاتر حالەتە بۆ لە 26-27 ڕۆژ دوای گەشتکردنی و گەڕانەوەی پۆزتیڤ دەرچووە ئەو ماوەیە بەلایانی کەمە بۆیە ئەو ماوەیە پێویستە و ئەگەر لەو ماوەیەدا لە ڕۆژانی کۆتاییش بە یەکێکتر توش بکات تۆ لەوێن دەرەوە دیسان 14 ڕۆژتر حسابکە بۆیە لەسەر ئاستی تاک لە کۆمەلگا بۆ هەری کەسێک ئەگەر حسابی بکەین پێویستمان ئەگەر خۆی توشبیەک و کۆنتاکتە حساب بکەین 2-4 ڕۆژیمان پێویستە لەسەر ئاستی کۆمەلگا 14 ڕۆژەکە ئەو جارێ با بڵێن نیەکە هەتا بزانین توش بۆیان توش نەبوو دوایی لەماوەی ئەو 14 ڕۆژەکەوتەی وانە بە گومانی توشبوون دەڵین وەکو سووری ژیانی ڤایرۆسەکە 14 ڕۆژی توشبیەک و یەک کۆنتاک حساب بکەین کە ئەو بەلایانی کەمیە دەکات 20 ڕۆژ لە هەمان کاتیشدا ئەمە لەسەر ئاستی تاکە کەسێک لەسەر ئاستی کۆمەلگا هەمووی بەیەکەوە پێویستت هێشتان بە زیاتر ڕوپێوکردن و دڵنیابوونە ئەم شوێنانە بەتایبەتەمان پشکنینەکان زیاتر بکەن پشکنینەکان طبعاً لەو ڕێژەیە لەو ئەوە توانای خۆمانە لەوە زیاترمان پێ ناکرێت من دەتوانم بڵێم توانایەکی زۆر باش خراە کار وە سوپاسیان دەکەین ڕۆژیوە هەبووە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 2000 تێست کرا بەڵام ئێستا توانایەکان هەرماوە هەر بە هێزی خۆیەتی و بەردەوامیشم بەڵام ژمارەکان کەمتر بۆتەوە ئەمڕۆ بەڕێز بیت زیاتر لە 800 حالەت بوو لەبەرەوەی کەرنتین کەمتر بووە ڕۆژی تەخریجی کەرنتینەکان و هاتنەوەی گەشتیاران و تەنانەت کاتێک توشبێک توش دەبێت توشبوو کەم بێتەوە تێستیش کەم دەبێت لەبەرەوەی توشبێک هەر توشبێک بەلایەن کەم 30 کەسی بەرکەوتنی تێستی بۆ کراوە ئەستا ئەو هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەی لەسەر نەخشەکە لە دەوروبەرمان ئەگەر مەسەلەن ئێمە بە سعودی ئەوانش حساب بکەین بە هەمووی زیاتر لە 200,000 حاڵەت هەیە کە لەوەی کە دەستنیشان لە وڵاتانە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران و تورکیا ئەمانە لە کۆنتترۆلکردنی کۆڕۆنای نوێ لە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی کە ئەگەر هاتوو جمجۆڵی بازرگانی یان لەوانەیە کەسێک هەبێ پێویستی بە پاشە ڕۆژ داوا بکە سەفەر بکە یان بگڕێتەوە ئەوە هیچ مەترسێکی وای لەسەرمان دروست کردوێت خۆی لەبەر ئەوەی ئیجرعاتەکان باسی جمجۆڵت کرد فعلەن جمجۆڵی بازرگانی لەبەر معیشەتی خەڵک یان بارگوزەران و پێداویستی هاوڵاتی هەر لە بیدایەت تۆڕانەوەستا ڕێکارێکی تونند و ئێمە لە سەردانەکانمان بینیمان خۆشببختانە ڕێکارێکی تونند و تۆڵ دەگیرێتەوە لە تاقیم لە گۆڕینەوەی بارەکان
وە کەسی با بڵین هی هەر وڵاتێک بێ شوفێرەکەی بە تایبەتی بەرکەوتەی شوفێری خۆمان نابێ پێداویستەکان بەکاردێنێ و پشکنین دەکرێت بەڵام ئەوە هەر گرنتی 100% نییە ئەوە یەک دوو سنوورەکانمان کراوەیە لەسەریان و دەبینی چەندین گوند و ناحیە و قەزاشەیە لەسەر ئەو سنوورا بۆ پشکنین ئەم شوێنانە بەردەوامی پێویست پێ ئەوە دوو سێمیان تاخیرکردنی یان دواخستنی فڕۆکەکان بە تایبەتی لە هەموو دنیانەك لە هەرێمی کوردستان هەموو دنیا وڵاتان تا ئێستاش زیاتر لە قەدەغەکردنی هاتوچۆ و زیاتر لە قەدەغەکردنی با بڵین قوتابخانە و کۆلیج و زانکۆکان زیاتر تەرکیزیان لەسەر دواخستنی ڕەحلەکانە یان سەڵاتی فڕۆکەوانی عێراق هەتا درێژ کردن ئەوە ترسناکێکی زۆرە ئەمە ئەم فاکتەرانەیە بەنسبەت هەرێمی کوردستان تا ئێستا ژێمە هاوڵاتیمان هەیە دەگەڕێتەوە تا ئێستا جمزۆ لە نێو پارێزگاکانی ژێ ڕاستە هەرێمی کوردستان سنوورەکەمان فراوانە بەڵام سنوورێشتری کراوەشەیە لەگەڵ عێراقش و دەبینی ئەم سنوورانی عێراق لەگەڵ ئێران هەیە و ئێمەش لە زیاتر لە حەفدە خاڵی پشکنینمان هەیە لە هەموو هەرێمی کوردستان کە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراقدا هەیە ئەوە باری قورسی خستۆتە سەر هێزە ئەمنیەکان باری قورسی خستۆتە سەر حکوومەت هەرێمی کوردستان لە چەندین لایەنەوە لە ڕووی تەکنیکی جێبەجێکردن بارێک قورسە بەڕێستان دەزانن ڕۆژانە چەند هاوڵاتی بە تایبەتی برا کانمان لە هێزەکانی عێراقی یان برا پێشمەرگەکانمان کە جم و جۆڵ و گۆڕینەوەی شکنینی پێویستە گرنتیکردن لە ڕۆژی هاتچۆ گرنتی نییە ئەو بابەتەکە بەڕێزت باست کرد ئەوە یەک دوو جموجۆلی بازرگانی هەیە جمجۆلی کۆمەڵایەتی هەیە باری قورسی سەر هەمووشی زیاتر لەسەر حکوومەت هەرێمی کوردستان کە کاردانەوەشی لەسەر هاوڵاتی هەیە بریتە لە بارە ئابوووریەکە ئەوە دەبینن کە داهاتی هەم نێوەخۆ و داهاتی مەرزەکان و داهاتی فڕۆکەخانە و داهاتەکانی ناو بازار و هەمووی زۆر بەرەو خراپی چوە ئەوە کاردانەوەی لەسەر باروگوزەران و فەرمانبەران و بابەتێکی قورسە بەڕاستی یعنی ئەوانەش تۆ هەر ڕای بگری و ڕای بگری تا وڵاتێک وەکو ئێران وەکو تورکیا ئەوانە بە تاکید یعنی پێویستی بە ڕێکار هەیە پێویستی بەوە هەیە کە تونند و تۆڵتر بکرێ بەڵام لەگەڵەوەش نهێڵی جارێشتر ئەم ڤایرۆسە بەو شێوازە بڵاوە بێتەوە ناو شارەکانمان بێتەوە ناو هاوڵاتیانمان دکتۆرجان ئێوە بەڕێزت وەکو وەزیری تەندروستی و ئەندامی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە پلان چییە ینی بۆی هاوڵاتیش بەرچاوی ڕوون بێ مثلەن هەر دوای یەکی پێنج چی ڕوودەدا مەسەلەن ئێوە چاوەڕێی چی دەکەن و پلانەکان پێشنیازەکانی وەزارەتی تەندروستی بە چ شێوازێک دەبێت بەڵێ کاک دکتۆر هەست ئەگەر لە بیرت بی ئێمە لە 23 یەک سەرەتای ئەم ساڵ یەکەمین کۆبنەوەمان کرد چونکە ئێمە ئەگەر پێشتر لە بیرت بی لە ناو قەیرانی H1N1 بووین ئینفلۆنزای سەرەتای ساڵ کە لە سین پەیدا بوو زانیمان هاوڵاتیەتی زۆری ئێمە بازرگانەکانمان لە وڵاتی چین و چین زۆر بە ئیجراعاتێک تونند و تۆڵی دەست پێکرد لە هەرێمێک هەرێمی هوبی لە 23 یەکەمین کۆبنەوەمان کردو یەکەمین بەیاننامەمان هەیە لە 24 مان ئەو کاتە باسی هاوڵاتیمان کردو یەکسەر قەدەغی هاتچۆمان داوا نەکرد سادەترین ئیجراعاتمان داوا کرد گوتمان ئەوانەی کە دێنەوە لە وڵاتی چین بەرکەوتیان مەبن داپۆشتنی دەمولوت دەستکێش تاقیمکردن و هەندێک ئەتەکێتی کۆمەڵایەتی جارێ ڕای بگرن ئەوەی ماچکردن و تۆقەکردن و خەرەباڵغی ئەوانە هەم لە بەیاننامەکە هەیە دواتر کە ترسناچەکە زیاد بوو هاوڵاتیانمان بدایەت کەنەتیرمان نەدەکرد چەند ڕۆژێکەکەم بەڵام متابعەتی چونکە ژمارەشیان کەم بوو بەڕاستی ئەو ژمارە زۆرە نەبوو لە ماڵەوە کەرەنتین دەبوو لە ماڵەوە متابعەمان دەکرد بەڵام کە دیتمان ترسناکەکە زۆرەوە لە چینەوە چۆ چەندین وڵاتی دی بەسپاس وەزارەت ناوخۆ دەستی پێکرد ماوە چەند ڕۆژدارێک لیستێکی ناوی وڵاتەکانی ئەلان دەکرد ئێمە دەستمان بە کەرەنتینکردنی هاوڵاتەکانی هەرێمی کوردستان کە گەڕابوونەوە لە بەڕێز جارێک لە ڕاگەیاندنێک باسم کرد کە چەند زوو مەبەستم چیە لێرە دوایی لە مانجی دوو قۆناغەکان لە ناکاو لە وڵاتی ئێران دوو کەس کە مرد هێشتا هیچ ئێران ئەلانی پۆزیتیڤی نەکرد ئەو دوو کەسە مرد پۆزیتیڤ لە ماوەی چەند ڕۆژ و چەند سەعات ژمارەکە زۆر بەرز بووە انتخابات هەڵبژاردنیان هەبوو بەڕاستی دەست بەجێ حکوومەت هەرێمی کوردستان بە سوپاسەوە زۆر هەڵوێستێکی گەورەی مرۆڤ دۆستانەی نوان بە خودی بەڕێز جەنابی سەرۆکوەزیران دروشمی تەندروستی هاوڵاتی خستە سەر پێشەنجی هەموو بەرژەوەندیەکی تر ڕاستە لەسەر حکوومەت قورس بوو لەسەر هاوڵاتی قورس بوو لەسەر دام دەستگاکان بەڵام دەست بەجێ بڕیاردرا کە هەندێک ئیجراعات بکرێەوە پێش 11 سێ بوو کە تەمان ناگەڕێمەوە سەرەوەی کە ماوەش بڕیاری کەرەنتین کرا بڕیاری قەدەغکردنی هاتچۆی ئەو وڵاتان ژماری وڵاتەکان زیادی دەکرێت لە 21 دوو دەست بە و بە هەزاران هاوڵاتی بە لێشاو دەگەڕاوە لە شەو ڕۆژێکدا تا کەرەنتین کردیان دوایی لە مانجی سێ بەڵام دەست بەجێ بڕیاردرا کە قەدەغی یان داخستنی قوتابخانەکان بکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیدایە
داخستنی ئەم شوێنە گشتیانە کرا داخستنی بازار کرا وردە دواتر گەیشتنە قۆناغێکی دیتمان حالت پێیا بوو لەناو ئێمە حالەتی بڵاوبوونەوە دەست پێ کرد گەیشتەوەی کە جەژنێکی نەتەوەی نەورۆزیش تەنانەت نەکرا دواتر بووە قەدەغی هاتوچۆ قەدەغی تەواوی هاتوچۆ قەدەغەیەکی تر لەناو قەدەغی هاتوچۆ زۆر بە تۆڵتر تاوەکو ئێمە پێویستمان بە ستۆپێک بوو بزانین لە چێن دەرە حالەتەکان ئەمە زۆر سپاسی وەزارەت ناوخۆ دەکەین بە تایبەتی لە 48 ساعاتەکە عادەی پلان کراوە عادەی خطە کراوە و ئێمە ڕۆژانە جێستە لە ئاسانکاریەکی زۆر هەیە بەستم چیە ئەم قۆناغ و بە پێیژە پێیژیان قاندرمە بە سەرکەتین ئێستا گەشتە قادرمەی چەندەم ئێستا پێویستمان ئێستاما بەرەو کۆنتترۆلکردن دەچین بەڵام کۆنتترۆلی تەواو نییە مەترسیە بۆیە ئاساییکردنەوە پێویستی بە قۆناغ بە قۆناغە ئاساییکردنەوە تکامان وایە هاوڵاتیان کارێکی زۆر گەوریان کرد سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین بەڵام لە هەم شتێک پەلە نەکەن عجەلە نەکەن چونکە عجەلەکردن باش نییە و قۆناغ بە قۆناغ بە تەحمل بن زۆر خۆراگر بوون سوپاسی هەمویان دەکەین هاوڵاتیان دەوری گەوریان بینی بەڕاستی هەموو وەزارەتە پەیوەنددارەکان وم لێرەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆزۆ سوپاسی هەموو مامۆستایانی ئاینی دەکەین بەڕاستی زانایانی ئاینی مامۆستایانی ئاینی موسڵمانانی خۆشەویست زۆر ڕۆڵێکی گەوریان بینی ڕاستپاردەکانیان ئامۆژگاریان پاڵپشتیان ئەوانە هۆکاری سەرەکی بوون کە تواندرا هەرێمی کوردستان نەگەینە خوانەکە هەزاران حالەت و تەشەنەکردن ئێستا پێویستی بە وردە قۆناغ بە قۆناغ بچینەوەناوە لەگەڵ ئەوەش ڕێکارەکانی تەندروستی دەبی زیاتر بکرێت لە شوێنە گشتەکان و لەسەر ئاستی تاکە کەس لە هەمووی گرنگتر داپۆشینی ماسکە بەداخەوە ئێمە چەند ڕۆژێکە دەبینین هاوڵاتی کۆبتەوە بۆکو بڵێ متمانەی نەمایە بە کۆڕۆنا ئەوەی شتێکی تریش باس دەکرا جیاوازی ڤایرەسەکە کە وابزانم دوێنێ تۆش کۆمنتە هەبوو لەسەری ئەم ڤایرۆسە زۆر پرسیار و لێکۆڵنەوە و کۆبنەوەی زانستیمان ئێمە بەشدار بووین لە کۆبنەوەیەکی ئەسەر ئاستی دنیا لەگەڵ CDC ئەتلانتا سوپاسی نێنرایەت حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە ئەمریکا بۆ ئێمەی ڕێخست و بەشدار بووین و چەندین کاتژمێر ئێمە لەگەڵ زانایانی ئەو بوارە و لەگەڵ ڕێکخراوی تەنووسی جیهانی ڕۆژانە لەسەهێڵین و ژووری عملیاتمان هەیە لەگەڵ ڕێکخراوی تەنووسی جیهانی ئەو بارودۆخی کوردستانیان بەدڵ هیچ بدڵنیاییەوە ئەوە باسی ئەوە ناکرێت کە چەندین لایەنی فەرمی بە تایبەتی کۆنسڵگەریەکان بە تایبەتی ڕێکخراوی تەنووسی جیهانی و پەرلەمانی عێراق سەردانیان کرد و وڵاتانی دنیا سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی بۆ هاوڵاتی بووە و بۆ بەرژەوەندی هاوڵاتی بووە لە زەرری حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە زەرری ئابووری ئەم ناوچەی هەرێمی کوردستان بووە بەڵام بەرژەوەندی تەندروستیەکە زۆر گرنگترە زۆر گەورەترە و هاوڵاتیش تا ڕادەیەکی باش تەقبولی ئەوەی کردووە و پاڵپشتی ئەم ئیجرعاتی کردووە بەڵام ئەوە ناگەێنێت کە ئێستاکە ئەو ئەزمەی تێکەتینە و قەیرانێک بی حکوومەت خۆی دروستی کردبێ یان قەیرانێک بیت کە بەدەست و بە ئەنقاز نەخێر ئەم قەیرانەی ئێستای دارایی بە تایبەتی لە ڕووی بۆ ئابوووریەوە هەموو دنیا کام وڵات زۆر لەسەر ئاستی دنیادا لە ڕووی ئابوووریەوە بەهێزە ئێستاکە دەناڵێنی بە قەیرانی ئابووری ئەم قەیرانە هەموو دنیای گرتوێتەوە هیچ وڵاتێک نییە قوتار بێ لەم قەیرانی ئێستا چونکە هەموو وڵاتێک پێی بەستراوەتەوە بە وەزعەکە ئەو قۆناغانەی ئێستا پێویستی بە تەیپەرینگێ بە ئینگلیزی دەڵێ ئێمە با بڵین بە قادرمەکە سەرکەوتین چوینەتە سەربان حەزمان لێوە نیە بینە خوارەوە هێواش ناکرێت هەمووی وەکو پێشی مانجی ینی نابێت بە مەسعات بینە خوارەوە بێ فلیکانە بە تەدریجی بە قۆناغ بە قۆناغ بە دڵنیاییەوە تاوەکو دڵنیا بین لەوەی لەگەڵ ئەوەی تۆ ژیان ئاسایی دەکەیەوە پشکنینەکان بەردەوام دەکەی و لە هەمان کاتژە خەڵک خۆی بپارێزێت ینی ماسک بەستن یعنی سادەترین ئیدراعاتە هاوڵاتی دەبێ بیکە هاوڵاتی دەبێ نیگەرانین لەوەی کە بێباکە هەندێک هاوڵاتی بێباکە و یان بێمتمانە بووە باسی ئەوە دەکەن کە ڤایرۆسەکە هیچ نەبوو ڤایرۆسەکە کەسی نەکوش بە بابەتێکی زۆرە من نامەوێت کاتەکەی مەبەستی منیش هەر ئەوەندە بۆ بۆی بەرچاوڕوونیەکیش هەبێ کە مەسەلەن ئێمە ئێستا تا یەکی پێنج ئەو شێوازی کە ئێستا هەیە ناتوانین بڵین قەدەغی ئاسانکاریەکانەوە بە ئاسانکاریەوە تەسەورەکرێت کە ئەگەر هات و تەنانەت حاڵەتەکانیش ئاوها لە ژێر کۆنتترۆڵایان مەسەلەن بڵین لە کوارنتینەکان یان زوو بەرکەوتەکانیان ئەوە بکرێ هێشتا ئاسانتری ئاسانکاری زیاتر بکرێ یان بە دڵنیاییەوە کەمبوونەوەی کەرانتینەکان و کەمبوونەوەی ژمارەی توش بووان و زیادکردنی ئەو ئیجرعاتانەی پشکنین و دۆزنەوەی حالەتەکان و هەروەها کەمبوونەوەی ژمارەی پۆزتیڤەکان بە دڵنیاییەوە و نەمانی نەخۆشیش لە نەخۆشانەکان بە دڵنیاییەوە کە بەرکەوتە نەمینەوە توش بوو نەمێنێ ئێمە بەرەو قۆناغ کۆنتترۆلکردن دەچێن بەڵام ئەو ماوەیەش ڕەنگە پێویستی بەوە بێ ئاسانکاریەکان زیاتر بکرێ بەڵام ئەوە بە مەرجێک کە هاوڵاتیش بەشدار بێت چۆن لە ماڵەوە بەشدار بوو لە قەدەغکردنی بڵاوبوونەوە ئێستا هاتۆتە دەرەوە بۆ نمونە دوکانەکەیتی یان لە شوێنێکی گشتیە
دەبێت لێرە بەنەوەیتر پاڵپش بێ دانانی ماسک و دانانی دەستکێش و بەکارهێنانی هەندێک مادەی پاککەرەوەکان و دوورکەوتنەوە سوشل دیستانس تا ئێستاش یعنی WHO ڕێکخراوی زیانی هاوار دەکات یعنی لێک دوورکەوتنەوە لێک نزیک مەبنەوە ئەم دوورکەوتنەوەی سەلمێنراویشە زۆر ڕادنیایی و دوور بێت یەکێک لە من و تو ئێستاکە ئەم ڤایرۆسی هەبێت بە دوورکەوتنەوە دەتوانم خۆم بپارێزم باشە بەلایانی کەمیان زیاتریگەین تەندروستە بەڵام بەلایانی کەم ئەگەر لەگەڵش دوورکەوتمەوە بەڵام ماسکەکە زۆر گرنگە ماسک هەبێت و چۆن خۆم دەپارێزم دەبێت ئەتش خۆت لە من بپارێزی هەردوو لا بەیەکەوە دڵنیاین لەوەی ئەگەر حالەتیش هەبێت حالەتی مفرەدات دەبێت تاکتاک دەبێت و گواستنەوە نابێت بەڵام ئەوەی ئێمە بە تەجربە بینیمان لە چەند شوێنێک لە هەرێمی کوردستاندا هۆکاری کەسێک چەندین کەسی گەیشتە 15 من حەزم لە ئێستا چەند وێنەیەکە پیشان بم لەسەر ئەگەر تۆزێکی تریش بچینە ئێوە ئەمە یەک لە وێنەکانە نوێیە لە هەرێمی کوردستان بێگومان مانجی ڕەمەزان دیاردەیەکی کۆمەڵایەتیە شەربەت و ئەوانە کە هەرچەندە من بەش بە حاڵی خۆم بە ڕێزیشت لەوای لەوانەیە نوعیەتی هەموو شەربەتەکان یان لە ڕووی تەندروستیەوە باشنی یەکسەر دوو پەردەخ شەربەت خۆیتەوە ئەمە یەک لەو حاڵەتانەیە ببورن بۆ ئەو هاوڵاتی خۆشەویستانە کە ئەگەر دڵگرانیش بن بە وێنەکەیان بەڵام ئەم حاڵەتە ئەمە دیاردەیەکی زۆر ترسناکە جگە لەلایەنە تەندروستێک گشتەکەی و پاک و خایانی و ڕاوەستان ئەوە هەمووی لێگەڕێ لایەنی نەخۆشی ڕەوشی کۆڕۆنای زۆر ترسناکە کەسێک لەوانە هەڵگر بێت بە دڵنیاییەوە کەسێشتر توش دەکات چونکە تەنها قسەکردن خۆی قسەکردن کۆخین پژمین هەرسێکیان زۆر ترسناکترین ڕێگەی گواستنەوەی ئەمانە ڕاستەوە هەناسەیان بەسەر یەکتری ئێمە ئێستا لە بەرناممانە دانانی ماسک دەکەینە ڕێنمایی و سزادانی ئەو شوێنانەی کە بابەن نابن چونکە هەموو ژوورەکانی ئۆپراسیۆن بە سوپاسەوە ڕێکاری جوان و پێویستیان و ڕێنماییان دەرێناوە کە چۆن بە هەندێک شوێنیش کردیتی بڕیا ئەم وێنانەش پیشاندا بە من خۆم لە بەرنمەکانی پێشوو بینیم کە شوێنی جیاکراوە وەکۆی کەنانەتێک لەو هاوڵاتیانی کە تووشی دەفرۆشت ینی ئەمە ئەم بەڕێزە خاوەنی ئەم شوێنانە خۆی ڕێکی بێخات نهێڵی ئەو قەرباڵغێ ببێ و لە هەمان کاتدا هاوڵاتیش خۆی پارێزی بەڵام لیژنەکانی چاودێری بازار چاودێری تەندروستی و ڕقابەی سەحی بە دڵنیاییەوە ڕۆژانی داهاتوو کێشەکەش لێرە دەبینی فرۆشیارەکان تا ڕادەیەک ماسکیان بەستووە هەرچەندە ینی بەس شێوازی ئەو خەڵکی کە ئەوها لەسەریان بێت تەنانەت ئەو ماسکانش بە ڕێژەی 100 لەو مەسافە بچکۆلەیە لەوانەیە زەحمەتە بتوانێت بۆ شوێ پارێزگاری لێ بکە ینی بە تایبەتیش لە مانجی ڕەمەزان لە نزیک وەختەکانی ئێوارە و پێش فتار ئەو قەرەباڵغی دروست دەبی حەکوایە لە بەیانیەوە بەڕاستی و من هەندێک شوێنم بینی لە مارکێتەکان خۆمان چوین دیتمان زۆر ڕێکاری ڕێکوپێکیان دانا تەنانە خایانکردنەوەی دەستکی عەرەبانەکان و کەفەیان تەوزیع دەکرد ماسک دادنێن تەعقیم هەیە و ماوە شوێنەکان ناهێڵن قەرەباڵغی بێ بەڵام شوێنی خراپیشێ ئەوە تا ئەمە دەبێتەوە دوورە لە ڕێکاری دەنووسی و ئەمە مەسئولیت و بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی ئەم خاوەنی ئەم شوێنە ئەم پرۆژەیە یان ئەم شوێنەی مرتباتە نازانم مەطعەمە دەکەوێتە ئەستۆی ئەو چونکە هۆکار دەبێت بۆ گواستنەوەی نەخۆشی و من هەموو زارێش دەڵێم یەک حالەت زۆرە لە ئەمە ژمارە نییە بڵین یەک باشترە دوو باشترە لە سێ باشترە چار یەک حالەت هۆکاری بڵاوبوونەوەیە زۆر باشە وێنەیەکی ترمان هەیە ئەمە لە ڕەمەزانان لە شەوانی ڕۆبزانم ئێستا ناکرێت کە قەدەخەیە بەڵام با ئەگەر مەسەلەن نمونەیەک بێنینەوە لە ماڵێکان لە ماڵەکان کە چەند خزمێک کۆ دەبنەوە نزیکی یەکترین ئەمە دەکەن سۆشیال دیستانسین لە کاتی ئەمەیەک دووربوونەوەی کۆمەڵاتیان بەسەلەن بە ئەگەر نمونە بۆژنێنەوە بە کۆنکان بە دۆمینە بە ئۆکەی بەو شتانی کە چەند کەسێک کۆ دەبنەوە ینی ئەوە ترسناکیە هەموو ستاندەردەکانی نێودوڵەتی ئێستا تەنانەت بۆ هۆکارەکانی گواستنەوەی تەکسی ئەوانەش باز لەوە دەکەن نابێت دوو کەس زیاتر کۆب بێتەوە و ئەم دوو کەسش دەبێت دووربوون لێک و ماسک دابێن ئەمە ئەم ساڵ خۆشبەختانە قەدەغەیات چوێ ئەگەر لە شوێنێک کرابێ بە ڕێگەی نایاسایی و ئێمە داوای لەبردن لە هەوڵاتیان دەکەین هاوڵاتی خۆشەویست دەزانین نیگەرانن چەندین یاری نێودوڵەتی چەندین بۆنەی نێودوڵەتی ئیلغاکرایە ئۆلۆمپیادی چەندین ینی ئەم یاریە شیوادارین ئەم ساڵەکەش هاوڵاتی خۆراگەر ئەمە کێشەیەکی تریشی هەیە شتەکان لە دەستی یەکێکەوە چێتە دەستیەکی قسەکردنی زۆری شتێدا ئەو یاریە پولی کۆنکان و زۆر تێدا قسەکردن و ئەوەی ینی هەمان بەخۆی ترسناچیە باش وێنەیەکی تریشمان هەیە بەربانکردنەوە و خواردن و میوانداری و ئەوانە ینی ئێستا با بڵین ئەم خێزانە کە لەوانەیە هی کوردستان نییە بە ئەکید
ئەمە پێش کۆڕۆناش بووە هیوادارم پێش کۆڕۆنا ببی زۆر قەرەباڵ هاوکارانم ئەو ڕسمیان هیوادارم. دۆزیوەدەست ینی مەبەستم لەوەیە ئەو جۆرە وێنەگرتنش بە دڵنیاییەوە من لەسەر ڕێژێ زۆرەکە قسە بکەین ڕێژەیە زۆر ئەو میوانداری و قەرەباڵغی ڕۆژوشکاندن نەماوە ئێستا ئینشاءالله ئومێدوەیە کە بەرەو کۆنتڕۆلکردن چی بگەڕێتەوە ئەم ساڵ ینی بەڵام ئەگەر حالات شەوی ئەو میوانداری و سەردان و باش نییە هەر لەبەر ئەوەش بوو ئەم ساڵەکە سەیران و سەیرانگاکان و پارکەکان و شوێنەکان هەمووی داخران ئەوە یعنی بە بڵین بنەمای سەرەکی دووربوونی کەسێک و کەسێکی ترە کە هەموو ئەمانەمان والێ دەکا کە نەتوانین ینی ئەوەی بە کورتی و مختصر زۆر کورتەکەی کاک ئەوانەکراوە ئەمە بگەڕێنەوە سەر نەتیجە واقعەکانی خۆمان چکە ئەمە بەس ڕێنمایە قسە ناکەین کە ڕێنمایەکە بەس بە نووسین بێت و لە دروشم بێت ئەمە بە واقعی باسکەین زیاتر لە سەتا نۆهەتی حالەتەکانی لە هەرێمی کوردستان لە 344 حالەتە ئەمڕۆ دەستنیشان کرا بەرکەوتە زیاتر بوو زیاتر لە سەتا نۆهەتی ئەوەی دوێنەی دهۆک ینی باپیر و نەوەکەیەتی وانە نەوەیەک و باپیرەکەیتی ینی ئەگەر بەرکەوتە و ناو ئەوە نەبێت بۆچی توش دەبێت ڕەنگە لەگەڵ ئەوانی تر بەرکەوتەی نزیکتر نەبووە بەڵام لە خودی لە خانەوا دەکەیتی لە بۆ گوندی لە ناو هەرێمی کوردستان لە گوندی گاینز لە شارۆچکەی سێبیران لە قەزای دەربەندی خان لە تازیەکانی کارێزان و گەڕەکەەکانی تری هەولێر لە خەلیفان لە هەموو قەزا و ناحەکان و شارۆچکانی تر هەم لە سلێمانی لە هەولێر لە دهۆک هەموو ئەوانەیە کە توشبێک دەدۆزراوە چەندین توشبووی تر دەدۆزراوە بەهۆی بەرکەوتنە کەواتەگە بەرکەوتن نەبێت کەمترین توشبوون دەبێت و حالەتەکانیش ئاسانتر دەبێت دۆزرێتەوە توشبەکە بۆیە هیوادارین کە ئەم دروشمەی ڕخرای تونسی زیانی دەڵێت سوۆشەل دیستانزیان دوورکەوتنەوە لێکتر و بەر یەک نەکەوتن زۆر گرینگە دانانی ماسک زۆر گرینگە ئەوانە استراتیجەتی داهاتوو دەبێت بۆ هەموو شوێنە گشتەکان بە تایبەتی ئێمە بەرە و سەرەتایی مانجی نوێ دەچین کە کۆمەڵێک استراتیجەت و پلان و سینناریۆی وەزارەتی تەندروستی ئێمەدامان تا حکوومەتی هەرێمی کوردستان و ئومێدمان وایە ئەگەر وەزعەکە ڕەوشەکە بەرەو باشی بچیت چکە ئێمە زووە بڵێم لە ڕۆژانی کۆتایی ئەم هەفتەیەش جارێشتر ڕەوشەکە هەڵسەنگانێکی بۆ دەکەین کردنەوەی هەر شوێنێک بە ڕێکار و ڕێنمایی دەبێت ناکرێت وەکو هەم لە ڕووی ژمارەی فەرمانبەران ئەگەر چەند فەرمانگەیەک بکرێتەوە و هەم لە ڕووی شێوازی دانیشتن و دوورکەوتنەوە لە یەکتر و ڕێژە و ژمارەیان شەرتنی هەر هەموو و بەکارهێنانی چەند پێداویستێکی پزیشکی و کەمکردنەوەی قەرەباڵغی مڕاجعینیش ئەوانە گرینگە چونکە سەبسەبە بچینەوە ناو ژیانی ئاسایی و بەیانی یەکەمین کۆبنەوە ئێمە تەمان چەند کۆبنەوەیکی مسەغەڕ یان بچووک بچووک چەند وەزارەتێک بێکەوە دادەنشین لەگەڵ وەزارەتی تەندروستی ئێمە بەشدار دەبین لەگەڵ هەر وەزارەتیش پەیوەنددار چکارێک ڕێکار و تایبەتمەندی خۆیە بەیانی کۆبنەوەیەکمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە هەیە لەگەڵ فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون بە سوپاس و ئەم کۆبنەوەی ڕەخستووە بۆی ئێمە استراتیجەتی داهاتووی ڕەوشی خوێندن لە هەرێمی کوردستان بکەین هەم بۆ پەروەردە هەم بۆ خوێندنی باڵا هیوادارین هاوڵاتیان بەردەوام بن لە پابندبوونەکەیان و هیوادارین ئێوەش لە ئەنجامی ئەو پابندبوونە هەواڵی خۆش و دەرەنجامی باشمان بدڵنیایی ئێمەش وەکو کۆڤید 19 حەزم لێ وتەی خۆت لەسەر کۆڤید 19 ئێمە کۆڤید 19 ئەم شەو کۆتایی پێدەێنین بە شێواز و بە ستایلێکی تر دێنەوە خزمەت بینەران و تەندروستی هاوڵاتیان حەزم لێ گەر شتێکی هەبێت لەسەر بەرنامە پێش بێمە ژوورەوە بەداخەوە بیستم کە بەرنمەکە دەگۆڕێ هیوادارم بەرنمەکە ڕانەوەستێت چونکە کۆڤید 19 ڕانەوەستایە لە دنیا و دیاریش نییە من نمونەکە دەمێ زۆر وڵات هەبوو حالاتی نەبوو باسی وڵاتەکانی دەکردی بەسەرا دێستە ئەو وڵاتە بەخۆی ڕناگە بە هەواڵەکانی خۆی ئەوەندە ئێمەش بەکەماین ناوەکەی بۆی هاوڵاتیان لە ڕووی دەرویدارین کۆڤید 19 نایلێکی تر هەوڵ دەدەین زانێتر هاوڵاتی تێدا بخێنە و بەرنمەکەت زۆر گرینگە و بێنە و بوارەکانی ژیان هەر ڕۆژێک پەروەردە ڕۆژێک بازار ڕۆژمان هاوکارانم لە دیسکەکانی تریش دەواری پەروەردە ئابووری کۆمەڵاتی ئیشی لەسەر دەکەن بەشی پرۆدەکشنی کوردستان 24 بەتەمان هەموو حەز دەکەم بەرنامەکە بەردەوام بێ نیگەران دەبین بەردەوام نەبێت چونکە ئێستا ئێمە پێویستمان بە ڕاگەیاندن و هۆشیاری و بەرچاوڕوونیە بۆ هاوڵاتیان سوپاسێکی زۆر گەورە و بێپایان دەکەم بەبێ هیچ مجاملێک کە لە ماوەی ڕابردوو زۆر بە شیکاریەکی ئەکادمیانە شەڕەح و سوپاسی میوانەکانت دەکەم کە هەمووی زۆر بە زانستیانە پاڵپشت بوو بەرچاوی هاوڵاتیان ڕوون کرد و آخر داواکاریم ئەوەیە کە هاوڵاتیانیش و نەزانن کە کۆرۆنا نەماوە یانیش کۆرۆنا ترسناچی نییە باسی جیاوازی دەکەن باسی ئەوە دەکەن ئێمە مقاومان هەیە
کۆرۆنا ترسناکی خۆی هەیە تا ئێستا ژەمە لە ناو ترسناکەکەین جیاوازی ئەمڕۆمان لەگە 2 هەفتە و مانگێک پێشستا تەنها ئاسانکاریەکان و هاتنە دەروی هەوڵاتیانە بۆ شوێنێک شتێن ئەگەرنا ترسناکیێر هەیە مەترسی هەیە هیوادارین پارێزی بکەن و پاڵپشتی ڕاستپاردە و ڕێنمایەکانی تەندروستی بن. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەت یاریمی کوردستان زۆر سوپاس بۆ زانیاریەکان زۆر سوپاس بۆ ڕێنمایی و ئەو بابەتانی کە باسمان کرد زۆر سپاس. ڕێکخراوی تەندروستی جیهانی دووپاتی دەکاتەوە کە هیچ بەڵگەیەک نییە چاکبووان لە پەتای کۆڕۆنای نوێ جارێکی تر تووشی پەتاکە نەبنەوە. لە بەیان نامەیەکدا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت کە تاوەکو ئێستا هیچ بەڵگەیەک لەبەردەستدا نییە کە جارێکی دیکە چاکبووانی کۆڕۆنای نوێ کە چارەسەری ئەوە گرتووە جارێکی تر تووشی ئەم نەخۆشیە نەبنەوە و نەبنە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداریش دەدات و ڕای دەگەێنێت نابێت بانگشەی ئەوە بکرێت کە چاکبووانی کۆڕۆنا توش نابنەوە چونکە بە گوتەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم کارە لادانە لە ئامۆژگاریە سەرەکیەکان. خۆشەویستان ئێمە وەکو تازە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستیش باسمان کرد. کۆڤید-19 دەتوانین ناوی لێ بنین بەرنمەیەک بوو بۆ قۆناغی سەرهەڵدان و بۆ قۆناغی دەست پێکردن بە کۆنتترۆل و بۆ گەیاندنی ئەو زانیاریانەی کە ئێوە پێویستان پێی بوو. ئێمە لە ڕێگەی کۆڤید-19ەوە کۆمەڵە کەسانێکمان هێنا کۆمەڵە کەسانێک میوان بوون ئازێتماندان بەشدار بوون لەگەڵمانە ئەوان هەریەکە و بە پێی پسپۆڕی و کاری خۆی کەسانمان هێنا لە بواری وەزارەتەکان و بینیتان چەند جارێک بە ڕێز وەزیری تەندروستی لێرە بووە. پارێزگارەکان بە سوپاسەوە هەمویان بەشدار بوون لەگەڵمان و هەروەها پزیشکانی پسپۆڕ چ لە ناوخۆ و چ لە دەرەوە ئەوانەی کە لە دەربارەی کۆڤید-19 و زانیاری تەواویان هەبوو لەسەر ئەم نەخۆشیە یان بڵین ئەو توێژینەوە نوێیانەی کە بەردەوام دەکرا لەسەر ڤایرۆسەکە چکۆکو خۆمان دەزانین ڤایرۆسە لە ئێستاشی لەگەڵا بێ زانیاری تەواوی لەسەر نەبوو. بەڕێوەبەرە گشتیە تەندروستیەکان بە سوپاسەوە سرە ڕایماندووبوونیان پارێزگارەکان بە ڕێز وەزیری تەندروستی خۆی بە سوپاس و سرە ڕایماندووبوونیان ئامادە بوون کە بێن لە کۆڤید-19 زانیاری لە ڕێگەی ئێمەوە بگێنە ئێوەی خۆشەویست. ئەمەی کە لێرە دەیبینن تەنها بەشێکە لەو میوانانەی کە بە سوپاسەوە دووبارە دەڵێم سوپاسیان دەکەم کە بەشدار بوون هەر لە پارێزگارەکان وەزیر بەڕێوەبەرە گشتیەکان تەنانەت بەشێک لە سیاست مەداران کە لە کوارانتینەکان بوون هونەرمەندان بەشێکی باشیان پێکهێنا ئەو پزیشکە بە ڕێزانە ئەوانەی کە ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشەکان بوون هەموو ئەو زانیاریانیان گەیاندە ئێوە و گەیاندنی ئەم بەرنمەیەش کارێکی ئاسان نەبوو لە پشت ئەم کامێرەیەوە لە پشت منی پێشکەشکارەوە کۆمەڵێک کەس هەبوون کە شەو ڕۆژیان خست بۆی سەریەک بۆی زانیاری و داتا بۆ ئێوەی خۆشەویست کۆبکەنەوە من لێرەوە بە ناوی ئێوە شۆ زۆر سوپاسیان دەکەم ئەوان لە من هیلاکتر بوون بە تایبەتی بەشی کۆنتترۆل کە زۆر سوپاسیان دەکەم کە لەو ماوەیەدا بە کۆڤید-19 پێمەوە هیلاک بوون سوپاسی پرۆدیوسەرەکان دەکەم سوپاسی پەیامنێرەکان دەکەم سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە بەشدار بوون لە بەشی پرۆدەکشن بەشێکمان هەیە بەشی MCR کە ڕاستەوخۆ لینکی کۆنتترۆل و ئێوەی خۆشەویستەکە و وێنەگرە خۆشەویستەکان هیوادارم کەسم لەبیر نەکرد بێ زۆر سوپاسی ئەم میوانانە و هەموو ئەوانەی تریش دەکەم کە لە شاشەکەیە ئێستا پیشان نەدراون بەڵام باس لە مەبەستەکان بکەین کۆڤید-19 سەرەتای بڵین ئەم بەرنمەیە کە ئێمە بە خۆشحاڵیەوە دەڵین دەستگای کوردستان 24 لە پێشەنجی هەموو میدیاکانی کوردستان هەستی بە گرنگی ئەم بابەتە کرد بە مەبەستی زانی کە ئەم بیرۆکەیە خراە ڕوو کە دەبێ هاوڵاتی خۆمان لە هەواڵ و زانیاری دەربارەی ئەم ڤایرۆسە و ئەم پەتاجیهانیە بزانێ ئێمەش هاتین هەواڵ و زانیاریەکانمان بە هەموو شێوازێک بە تەریقەیەک کە سادە و ساکار بۆ ئێوەی خۆشەویست بجوازینەوە بۆی بتوانین لە هەواڵ و زانیاریەکان ئێمە ڕێنمایی تایبەت وەرگین هاتین ئەو داتایانەی کە هەبوو لەبەردەستا چ لە ناوخۆ چ لە جیهان
بە شێوازی سەردەمیانە بە شێوازی پرۆفشناڵانە پێشکەشی ئێوەی خۆشەویستمان کرد. پاشان هەر بەوە نەوەستین ئێمە هەستین ئەو ڕێنماییە گرنگانەی بۆ خۆپارێزی هەر تاکێک هەر کەسێک بەمانەوە لە ماڵەکان بە شێوازی دەستشوشتن بە چۆن مامەڵەکردن لەگەڵ کەسێک ئەگەر تۆ شوبهەی لێ بکەی هەموو ئەوانە و زانیاری زۆر ڕێنمایی زۆر زیاتریش کە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و دەردەچوو بە زمانی پارا و بە ئاسانکار و لە ڕێی کەسی پسپۆڕ ڕۆگەیاندمانە ئێوە. پاشان چارەسەر و پێکوتەکان کە هاتنە گۆڕێ هەمومان لە سەرتاپای جیهانەوە میوانمان بۆ وەرگرتن بۆی بزانین گەیشتونە چی و چیان کردووە توێژینەوەکان. دوای ئەوە هەموو ئەو لێکۆڵینەوانەی یان ئەو بابەتانی کە باسییان لەوە دەکرد چۆن ئەم پەتایە کاریگەری هەبووە لەسەر دەرونی هاوڵاتیان کەسانی پسپۆڕمان لەم بارەیەوە هێنا لەناو ئەم ستۆدیەوە لەگەڵ ئێوەی خۆشەویست زانیاریمان بۆ گوازنەوە لە هەمووی گرنگتر ئێمە بە درێژایی ئەم ماوەیە هەوڵمان داوە پێتان بڵین چۆن پابند بن چونکە سەرڕای کارەکانی حکوومەتی هەرێم ئەو ڕێکارانی کە جیرانە بەر وەکو تازە بە ڕێز وەزیری تەندروستیش ئاماژەی پێکرد ئەگەر هاوڵاتی پابند نەبووایە زۆر ئەستەم بوو ئەو ڕێکارانە ئەوە بەدەست بێنێ کە گەیشتوینەتە قۆناغێکی باش کە هێشتا ئەرکەکە لەسەر ئێمەی هاوڵاتی ماوە ئێشتا دەبێ زۆر زیاتر زۆر بە وردیتر لە جارانیش گرنگی پێ بدەین. بۆیە لە کۆتایی کۆڤید-19 تەنها بەرنمەیەک بوو بۆ قۆناغێک بوو ویستمان زانیاریەکانی ئۆکۆی ئەو مەبەستانی کە ویستمان بیگەینە ئێوەی خۆشەویست. بێگومان دەستگای کوردستان 24 و ئێمەژ وەکو دیسکی تەندروستی بە شێوازی تر و لە ڕێگەی بەرنامەی ساڕێژیشەوە دووبارە لەگەڵتان بەردەوامە بین زانیاری نوێتان دەدەینێ و شتی زۆر پێشکەوت و سادە پارا و دەخینە خزمەتی ئێوە. ئێمە لە کۆڤید-19 خودی بەرنمەکەم شتێکی وامان نەما بۆ گوتن بەڵام پێتان دەڵێین کۆڕۆنا ماوە. ئێمە لە کۆڤید-19 ئەو زانیاریانەی لەسەر کۆڕۆنای نوێ هەبوو هەمویانمان گەیاندە ئێوە بەڵام کۆڕۆنای نوێ هێشتا ماوە. ئەم نەخۆشیە خۆی مەڵاز داوە لە کوچە و کۆڵان و هەندێک شوێن لەسەر تاپای جیهانە هێشتا وڵاتانێک هەن پێوەی دەناڵێنن. بۆیە بە ڕاوەستانی کۆڤید-19 ئێمە سار نابینەوە لە خزمەتکردنی ئێوە بەردەوام ببین بە شێوازێکی تر ئێوەش دەبێت زیاتر پابند بن تاوەکو ئەو پەیامانی ئێمە بەماوەی ئەو بەرنامانە کە ویستومانە بیگەینە ئێوە کە لەخوا بەزیابێ بە پابندبوونی هەموو لایەک ئەنجامی باشی هەبووە. لێمان ببورن ئەگەر جاروباریش سەرمان ئێشانمێتن بەڵام ئەمە هەمووی لەبەر قازانج و لەبەر تەندروستی ئێوە بووە. هیوادارم هەموو لایەکتان تەندروست بن تکایە پابند بن بە ڕێنماییەکانەوە. زۆر سپاس ماڵەوە.